زۆر باشە من کە هاتین یعنی سەیری زەوی ئەم گۆڕەپانەم کرد و جەناویشت باست کرد وە بینیشمانە لەو ڤیددیویانەدا کە لە نمایشی سەربازیە چەند تانک و تۆپ و ینی چەکی قورس لەسەر زەوی ئەم شوێنە نمایش کراوە باشە خەسڵەتی زەوی ئەم شوێنە چۆن دروست کراوە بەرگەی ئەو هەموو قورسایی و تانک و زرێ پۆشە دەگرێت وەڵامەکەی تەنها ئەمە کۆمپانیانەکانی دەرەوەی وڵات دروستیان کردووە هی ئێمەنی ئیتالیا ئەڵمانیا بڵین ئینگلترا ئێستا سەری خەت سەریعەکان بکەی لە عێراق مەسەڵەن ئەو کاتە یابان ئەمانە دروستیان کردووە بە شێوازی دروستیان کردووە کە بەرگەی ئەوە بگرێتن کە تۆ دروستیەکەی قیرەکە ئەبێ بزانی بەرگەی ئەستا بۆ نمونە من شتێکت بۆ باسکەم لە کاتی 1985 بوو کۆمپانیایە فەڕەنسی هات شەقامێکی دروست کرد قیری کرد لای حەقل مەجنونەوە لە عمارە لەو خوارەوە ئەو کاتە جەنگی عێراق و ئێران بوو فەڕەنسیەکان کە دروستیان کرد بۆ خۆیان بۆی سیارەی خۆیان هاتوشۆ بکە بەناو قوڕ و خۆڵان نەڕاتن بۆ کۆمپانیاکە بەڵام سەربازی عێراقی بە تانک و بە زری پۆشە چووەبانی هاتن شکاتیان کرد وتیان ئێمە دروستمان کردووە بۆ ئەوە نەقورسی نەمان کردووە بۆ 40 تەن و 38 تەن لەبەرەوە تکاتان لەکەین لە بانی نەڕۆن بەس چێ جۆی لێ ڕاگرێتنوە ئەمەش ئاوها دروست کراوە کە بەرگەی 42 تەن زیاتر بگرێتن تانکێ بەبانیا بڕاتن ئەو هەموو تانکۆ و ئەو هەموو شەکانە تایبەت دروست کراوە بەرگالیەتەوە بابێت زۆر باش جگەل لە چەکە قورسەکان لە نمایشی سەربازی لەم گۆڕەپانە ینی سەربازیش و گروپی جیاوازی سەربازی دەردەکەوتن یەکێک لەوانە بە نمونە گاردی کۆماری ئەمانە چی بوون ئیشان چی بوو گاردی کۆماری بەهێزترین هێز بوو لە سوپای عێراقا ئەمانە مەشقێکی تایبەتیانە بینی و هەڵبژاردەش بوون زۆریان لە ئەوەڵیەوە دوایەوە چەکەکانیان هەمووی باش بوو ئەگەر بیتە سەر تانک و ئەوانەیان باشترین تانک لای ئەمانە بوو باشترین چەک لای ئەمانە بوو باشترین ئاڵەت و جیاز و بڵین جیازی بێت تەلووسی لای ئەمانە بوو هەموو شتێکیان دەڕەزەیەک بوو لەبەرەوە بەهێزترین سوپا بوو لە عێراقا سەر بە کۆماریش بوون بەڵێ هێزێکی تایبەت بوو بەشیان جیاوازە بوو بەهێزترین بەشی گاردی کۆماری کامانە بوون بەڵێ حامورابی ینی فرقەی مدەڕعە حامورابی ئەوان لە هەمووی بەهێزتر بوو ئینجا نەبوو خەزمە سەر دێ دوایەوە مەدینە المنەوەرە تاکوەگەیتە عابد عابد ینی زەعیفترین هێزی سوپای کۆماری بوو ئەوی شەر دەبابات بوو بۆ نمونە حامورابی ئەگەر تانکەکەی لە 150 تەمەنی بمابایە ئەیاندا بە عابد ئەوان تانکێکی سفریان وەرەگرتەوە بۆ بەکارهێنانی باشە لەم ساڵانەی دوایی ڕژێمی بەعسا هێزێکی تر دەرکەوتن یعنی سەر و بەستیان پێچا بوو ئەوانە و دەموچاو ینی جۆرێکی جیاواز بوو بە ناوی فیدای سەدام حەزەکەم باسێکی ئەوانم بۆ بکەی کاری ئەوانە چی بوو ئەم هێزە چی بوون بەڕاستی فیدای سەدام هێزێکی سربەخۆ بوو ینی بڵین ئودەی و جیازی ئەمنی خاصەوانە سەرپەرشتیانە کرد ینی ساگەر پێت بڵێ مەمانە نیوەیان چۆنەڵێن هەروەها لە مەلجای تام هێنابیان یعنی لە خانەی بێسەرپەرشتان و بێدایک و باوک زۆربەیان ئەوها بوو ئەنجا کام ئەفسەر لە سوپای عێراقا کە بڵین وەلای بۆ عێراق بێتن بۆ نەوەک بۆ عێراق بۆ سەدام و ئەوانە بێتن ئەمانەیان هێنا سەرپەرشتی ئەمانەیانە کرد هەموو جۆرە خراپەیەکشیانە کرد دەسەڵاتێکی زۆر درابوو پێیان ینی هێزێکی پیس بوو ڕاستی درڕندە بوو.